بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين، إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه وسلم أجمعين. اللهم اهدني ووفقني وسددني واجمع لي بين الثواب والصواب وأعذني من الخطأ والحرمان. صلاة إخوائي قبل الهم الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. هم هر خوم هر لمحاضراتي تلفزيونج، هر لمقابلاتي تلفزيونج، هر بيم خوشا وكو بركته. دائما سورتك لقرآن أخينا سورة فاتحة شم اختيار كل بروي فاتحة كتاب خوتانا زان سم ببركته. سبارت ببابتك وبرايوتي نظام 10 دقيقة 50 دقيقة يوتو قصيلة شو بينمو 50 دقيقة أو اشتيقها تبيرم لولاتي السودان بوين ما وصل الشيرزاد عبد الوهاب خواي قوري بايداريكا لمطار وهات كدابزي. طبعا للسودان خوا خيريان بنسيو برايانا من يان ببرا قوري دانابوش وقا كمان بري وابرت أبوايا هر ما مستايك حفتانا يقلو ما مستاياني كلويبو تقريبا 65 أو دابوين تقريبا 65 بنزا. طبعا طلبت الروي دهات كدكتوراه ماجستير ما نخين. أبوايا همو حفتيك بين شمان ما مستايا قصتايا بداتها شو جوان اشتكي شرع كدايا كأنما درسي كليتو بو جامعة شكا أو ما مستاياني كلويبون إعداد كران لو شقي إما بوي كوا بقرينو كردستان هر کەسە لە بواری خۆی بتوانێت مامۆستایەکی سەرکەوتوو ناجح بێ. طبیبمان تێدا بوو، اقتصادیمان تێدا بوو، کەسی دەروون ناسمان تێدا بوو، هەر یەکەو لە بوارێ ماستێر و دکتۆرامان نەخێن. ئەو ڕۆژە کەسم دەست نەکەوت، ئەو هەفتەیە کەسم دەست نەکەوت. دوتیان مامۆستا شێرزاد عەبدولوهاب ئەم هەفتەیە دێ ئیستیقبالمان کرد لە مەتاڕ. وتم مامۆستا گیان وەڵاوە یاخوا بەخێر بێی زۆر خۆشحاڵ بووین هاتی. وتم وەڵا ئەو شەو محازەرەکەشمان بۆ تۆ داناوە. وتي ملا عبد الله محاضرة كتسنيك وتم والله ما مست تقريبا زيادة لا ساعاتك وتي غصب ساعات تشيب لي من ولا السفر هاتو متو بابا والله وتي توشي من مكة دقيقة 5 دقائق مش تعذبوا برايم وامت مكاكا أو هم وقت تشيب لين خوي خير الكلام وقل ودل براستي سرتا بيج هموشتي لي قرين لبابتي اقتصادي وبواري آبوري اقتصادي وأمانة من زور خوش حالم كهاتو متيرة خوا أقدار أون دخوش حالم بدايات وانا بوا مدرية كدورة وأخ من خوش ماني لماله بس كأو دم تشاو أو وجوه جوانا نبيني براستي زور خوش حالم خوا خيري ويبنسيك دعوت ميكل خوا خيري ويبنسيك الرياكي بيمني شاندا خوا خيري ويبنسيك لك لقل ما هادري بيمني شاندا زور خوش حالم بهاتنكم خوا أقدار أون دخوش حالم وكوايا كتشوب يتمنى وكمال هر براني وطبعا شو متنا وجيشي زور خوش وكمال برايا كم لم يجا نبينيو استدو زيان مو براستي خوا خير تام بنسي. حديث كي بيغمبر صلى الله عليه وسلم لصحيح بخاري مسلمات متفق عليه أفرمي إن لله ملائكة سياحين. أفرمي خواي قوركم والله ملائكتك أم ملائكتانا دا صورين وبزانن أقرين لما جالسي ذكرى بيت زقل واني كلا سر شانا كان يمن. أفرميتنا جيكا ما بس تمليرا أم دانشني إما بزانة تسن بركة تسن خيرا ساتوازاني أم دانشني إما شتيكي آسايا بزانة بركتك تسن زورا. أفرمي كومال ملائكتك أقرين بس بمجلسي ذكر أواني كناوي خواي قورة ديندري أواني دعوة أكري أواني كبتايبتي أم مجلساني كمجلسي قرآن وبو فيش خصني قرآن ولا بركردني قرآن وكو سنتر جواني كسمعتك زور جواني هي إن شاء الله لقيامة شهر سمعتي بيوكو نوري حكمة براستي. أفرمي وملائكتانا صورين وبسر أردا أقرين أتنا مجلسيكا لما مجلسك خطابك بزانة بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أما حاوري لبين ملائكة كانوا خواي قوري فرمي ألين خدايا كومالك ما بيني ولا فلان جي دانشتونا
آخری مقطع بزانە آخر مقطعەکە چییە خۆی مەبەستەکە ئەوەنێ مەلایکەت کە شتەکانە نووسن حەسەناتەکان ئەگەڕێن آخر مقطع لیان تێکەچێ نازان چۆن بینوسن لەگەی چێە بینوسن دێنە حەزوری خوای گەورە فەرمن یا ڕەبەنا کۆمەڵێک دانیشتووە لە جێیەکە زیکری تۆیان نەکرد یادی تۆیان نەکرد خوای گەورە فەرمێ منیان بینیوە ئەوانەی کە زیکری منیانە و باسی خواپەرستیانە منیان بینیوە ئەلێن نەوەڵا یا ڕەبی تۆیان نەبینیوە خوای گەورە فەرمێ ئەگە منیان ببینایە بە حەقیقی چیان نەکرد دەڵێن خودایە زیاتر هەوڵیانەدا زیاتر تێکۆشانیانەکە زیاتر عیبادەتیانەکە زیاتر تۆیان خۆشەویست دەڵێ باش ئەڵێ باشە ئەوانە باسی چیان نەکرد بەڵێ باسی عەزەمەتی تۆیان نەگوت تەمجیدی تۆیان نەکرد خودایە تۆیان بە بەرزە نرخان بەرنامەکەی تۆ دینەکەی تۆیان بە بەرزە نرخان خوای گەورە فەرمێ بە مەلایکەتەکان ئەوانە منیان بینیوە کە ئاوهاکەن ئاوا من بە بەرزە نرخێنن منیان بینیوە ئەڵێن نەوەڵە ئەگە منیان ببینایە چیان نەکرد ئەفەرمن مەلایکەتەکان خودایە زۆر لەوە زیاتریان نەکرد ئەگە تۆیان ببینایە ئەفەرمێ ئەی زیاتر باسی چیان نەکرد خوای گەورە باسی بەهەشتیان نەکرد نەعیمەکانی بەهەشت ئەفەرمێ بەهەشتیان بینیوە مەلایکەتەکان لێن نەوەڵە نەیان بێ ئەگە بەهەشتیان ببینایە چیان نەکرد زیاتر خودایە هەوڵ و تێکۆشانیانەدا ئەی باشە ئیستیعاذەیان بە چیە کرد وەڵا خوددا ئیستیعاذەیانە کرد بە ئەهلی کوفر و ئیستیعاذەیانە کرد لە جەهەنەم لە ئاگری دۆزەخ ئەدی ئاگری جەهەنەمیان بینیوە نەوەڵا خوددایە نەیان بینیوە ئەگە بیان بینیایە چیان نەکرد خوددایە زیاتر خۆیان نەپاراست ئەم محاوڕەیە لە بینی ئەوا بێ خوای گەورە فەرمێ دەبنووسن و ئێوە شاید من وەک مەلایکەتی ڕەحمەتەوە من لە هەمویان خۆش بووم لێ خۆشبوونیان بۆ بنووسن کۆمەڵێ لە مەلایکەت دەڵێن خوددایە ئاخر إن في القوم من ليس منهم هەندێکەی هەر ڕێبوارە ئیشێکیە بوو هات لە ناو مزگەوتەکە دانیشت هات لە جێیەکە لەگەڵیانە دانیشت هەر بۆ خۆی ڕێبوار بوو بە جێیەکە هات وەختێ بینیدی کۆمەڵێک باسی قورئان و باسی دینەکەن هات لەگەڵیانە دانیشت ئەفەرمێ ئەوش بنووسن لەوانەی کە خوای گەورە لێی خۆش بووە هم القوم لا يشقى فيه جليسهم أو قوم ما دام دانشتون أوي بيت الناويان بو قرآن كجنيا هر بو السفرك بيخواي قوري لهميان خوش بيه ومنزلتك زور قوري براستي أوي استا كليري تو أزاني استا شتێکی ئێمە ئاساییە ئیسا مەلایکە دەموو بە دەور و پشتی ئێمەوەیە ئینشاءڵڵا ئومێدمان وایە لەو مەجلسانە بێ مەلایکەت بە دەور و پشتی ئێمەوەیە شایەدی ئەوان ئینشاءڵڵا کە ئەمەش تەواو بێ داواکەین لە خوای گەورە لەو قەومەوان بکە کە لە گوناحەکانمان هەمووی خۆش بوو بێ خۆشەویستان هەندێک شتێ ئێمە لەوانەیە لە دنیای زۆر سەیرەکەی بە کەمی دانین بەڵام خۆی هەر ئەم ئیجتیماعا بێتە مای ئەوەی کەوا خوای گەورە لێمان خۆش بێ هەر ئیستەکە لێرە تەواو بووین بە نەسی ئەو حەدیثە بە وعدی خوا و پێغەمبەرەکەی کە لێرە دەرچین خوای گەورە لە گوناحەکانمان خۆشە بێ ئەوە زۆر گەورەیە بۆیە وحدەتی سەف وحدەتی مسلمانان بۆ خوای گەورە ئەم بەرزەی داوە لەبەر ئەم وحدەتی سەفەیە کە ئێمەوە پێکەوە دانشین ئێستا لەوانەیە هەبووە خلافاتی هەبووی بەس کە هاتە ئێرە تەواو وەکو برایەکە تەواو کە هاتە ناو مەجلیسۆ ئێمە هەموو بووینە برا خلافاتی هەموو فکرە و خلافاتی ئەوە نەخێر ئەمە قورئانە قورئان ئێمەی کۆ کردوێتەوە هەموو ئەبینە یەک بەرنامە دکتۆر عەبدولواحید خوای گەورە پایەداری کا و بیپارێزێ قسەیەکی زۆر جاری لێ خۆشتان زۆرتان جۆتان لێ بووە ئەڵێ ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان ئەو چۆکەم ئەگە ئەو چۆکەم هەمووی ئەوەندە هی لێدان ئەوەندە لە چۆکمدا چۆکم لە دەستدا و ڕانم لە دەستدا هی یەک شتێکە پەشیمانم بۆ یەک شت ئەگە خوای گەورە بمگەڕێنێتەوە واز لە هەموو شتێ دێنم بەس یەک شتێکەمە بۆ قورئانم لەبەر نەکرد قورئانم لەبەر نەکرد ئەو تەمەنە زۆرە ڕۆیی ئەوەنە ئێستاش دەڵێ ئاوا لە چۆکی خۆم مەدەم هەموو جارێ کە کەسێکە بینم قورئانی لەبەر بە تەمەنێکەوە من گەیشتمە ئەم تەمەنە قورئان ئەو کابرایە چەند بە خزمەتە چەند بە خزمەتە بۆ ئەم دینە خوا پایەداریکە لەگەڵ ئەوەیە ئەلێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بینیتان دکتۆر عەبدولواحید ڕانی شکا و ڕانی نەما خوا بیپارێزێ خوا بە دووری کا لە بەڵام موسیبەت دەڵێ ئەوە هی ئەوە نەم لە ڕانی خۆم داوە معنای چییە پەشیمانی ئەوەیە کە ئەو هەموو تەمەنەم ڕۆی قورئانم لەبەر نەکرد تازە دوای ئەو هەموو مەشغەڵەتە و دوای ئەو هەموو تێکەڵیەوە ئێستا لە چۆ ئەو مەجالەمە بێکە بڕۆم جا بۆیە ئەم مەجلسەیەوە کە قورئان لەبەرکردن و تەفسیرکردنەکەی ئێمە بۆ قورئان لەبەرەکەین سەرەتا ئێمە بۆ یعنی قورئان لەبەرکردن سەبەبەکەی چییە ینی باش هەدەفەکەی چییە بەرووبوومەکەی چییە ثەمەرەتەکەی چییە سەرەتا منە چەند قورئانەکە جوانە خوێنمەوە تەمانە تا جوان نەیخوێنیتەوە ئەنجا چم دوای ئەحکامی تەجویدەکەی خوێنمەوە ئەنجا دوایی لەبەر یەکەم مەرحەلەی تر ئیشی پێ بکەم خۆ من ئەگەرە و قورئانەوە وەکو مامۆستا سەید قوتب وتی ڕەحمەتی خوای گەورەی بێ دەڵێ پرسیاریان کردوتیان دەزانن ئەمڕۆ کۆمەڵێک سەر بە فڵان هەیئەیەکە یعنی هەیئەکە
دش بەخوا بە پێغەمبەرە بەڵام کۆمەڵی قوتابیان پێ تەخەڕوج کرا حفظی قورئانیان کرد. سید قوتب فەرمووی ئەوە هەر موسحەفێک زیاد بە حیساب بکە قورئانێکمان لەناو مەکتەبەکە دانا هیچ حەرەکەیەکی تێدا نەبوو. بەڕاستی قورئان بۆ کراوە ئینسان بە حەرەکەتی پێ بکە. ئەگە من دانیشم قورئانەکە لەبەرکەم و ئەنجا دەستم تێکەڵ کرد بێ لەگە هەیئەیەکی عیلمانی و دەستم تێکەڵ کرد بێ لەگە فڵان و فڵان ئەم قورئانە چی ئیسفادەیەکییە؟ بەبیرم دێت لە مؤتەمەرێکا دانیشتبووین مؤتەمەری زەهاوی دانیشتبووین تقریبا ناوە 10 ساڵ نازەم چەند ساڵەوە پێش لە جێیەکا دانیشتبووین باس کرا چۆن عیلمانیەت زاڵ بووە و چۆن ئاوها بووە و بۆ سەحوەی ئیسلامی بەرەو دواوە کشایەوە تۆزێک بۆچی ئەم فترەیە ئەوە تاوتەی ئەواگرە هەر یەکە و چەند خاڵێکمان نووسی بوو تەماشام کرد هەر لە ناو دانیشتنەکەوانەی کە ئەڵێن سەحوەی ئیسلامی هەندێکی تێدا بوو چەند کەسێکی تێدا بوو لە ناو ئەوانەی کەوا وەرەقەی عەمەلیان تەقدیمە کرد بۆ سەحوەی ئیسلامی بەرەو پاشچووە ئەندامی پەرلەمان بوون لەسەر لستێکی عیلمانی مامۆستاکەم وتم ئەخەمە چەنی بەچەنێ ئەنیستا ئەو مامۆستایە خۆی هاتووە بۆمان باسەکە سەحوەی ئیسلامی بۆچی لە هەولێرا یان لە کوردستانە بەرەو پاشوە ئەو خۆی لەسەر لستێکی عیلمانی بووە بە ئەندامی پەرلەمان ئەوە چەنی بەچەن من لە معادلێ تێناگەم قورئان خۆشەویستان بۆ کراوە لە ئەحکامەکەی فێربی تەجویدەکەی جوان تەفسیرەکەی بزانێ و ئاەتە چیت پێڵێ دوای بیکەی بە حەرەکی ئێگەن نەیکەی بە حەرەکی و قورئانە چی ئیسفادەیەکییە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرمێ کان خلقه القورآن کە باسی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم ئەوەی كان قورآنا يتلى كان قورآنا يمشي على الأرض قورآن يقول لسر أرز الروي أو صفاتي بيغمبرا صلى الله عليه وسلم بويا خۆشەویستان ئەم قورئانەی کە ئەوەی کە ئیسا قورئان لە بەرەکە بزانە مەنزیلەیەکی زۆر گەورەتەیە بەڕاستی شێخ یاسر دۆسەری محاضرەی چێە زۆر بەسوودە ئەگەر گوێی لێ ڕابگرن طبعا باسی ئەوە کە چۆن قورئانی لەبەر کردو و چۆن متەشابیهەکانی لە یەک جیا کردوتەوە ینی خۆتان نەزان قورئانەوەی قورئانی لەبەر کردوێ متەشابیهی تێدایە من خۆم بەو تەریقەیە نووسم ینی مەسەلەن نووسیمە ئەمە متەشابیهەکە لێرە ئاوایە لە فڵان سوورەتەکەم ڕاجعاکەمەوە دەورەکەمەوە بۆی سەریعتر زۆر لە سەری ڕانەوەستم و لێشم تێک ناچێ قەید العلم بالكتاب وەکو ئیمامی عەلی هەر یەکە بە تەریقەی خۆی شێخ یاسر دۆسەری لەو محاضرەی باسیەوە کە زۆر بەسوودە هیوادارم گوێی لێ ڕاگن لەسەر متەشابیهات دەڵێت چیم کردووە و چۆن حەلم کردووە بۆی کەوا لێم تێک نەچێ و چۆن ئەوم کردووە لێ باسی شتێکەکە زۆر خۆشە دەڵێ لە مەجلسێکا دانیشت بووین کابرایەکی زۆر دەوڵەمەند خاوەن سامانێکی زۆر معروفە لە مەملەکە دەڵێ من هەنێ باسی مەسائیلی قورئانم کرد دەڵێ هەر تەماشای منێ کرد دەڵێ دوای هات بۆ لام وتی شێخ یاسر وەرە من شتێکت پێ بڵێم من خاوەن مولک و سەروەتێکی زۆرم لە عەقڵی ئینسی جینسانێکانە هیچ حاسبەیەک حیسابی ناکە وەرە من و تۆ معاملەیەکەکەین وتی من ئەمزانی معاملەیەکی طەبیعی دەڵێ بزانە چ معاملەی دنیایە چیەڵێ وتی وەرە من هەرچی سەروەت و ماڵ و ملکی خۆمە هەموو دەدەمێ تۆ ئەو حیفظی قورئانە بدە بە من بەس ئەوەنە ئەو جاوتی پێی وت ئەخەوە ناکرێت تازە وتی ئەخە منش مەبەستەکەم ئەوەیە حەسرەت و نەدامەتەکەم ئەوەیە خەریک ئەو پارەیە بووم نەمکرد جەمع بەینە الدینی والدنیا وام لێ نەکرد وەکو ئیمامی حەنیفە کە تعریفە کرێ دەلێت جەمع بەینە الدینی والدنیا دنیاش یە بوو وەکو تاجرێ اهتیمامی بە دنیاش ئەدا چکە فەرمێ ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك لەلایەکەوە دنیا لەلایەکەوە عیبادەتەکە یعنی ئەوە نییە تەضاد نییە کەسێک بڵێ وەڵڵاهی کورە بەخوا ئەوەی قورئانی لەبەر بێ ئەوەی عالم بێ بەخوا نابێ پارەی هەبێ ئەو قسەیە زۆر غەڵەتە نا ئەوە عیلاقە دوو شتێکی ئەگەر بێت و تۆ لەو نەوعەبی جەمع بەینە الدینی والدنیا تخوا پارە بەدەست ئەندامێک وەکو ئێوە بێ باشترە یان بەدەست کابرایەکی جاهیل و نەفام کابرای جاهیل و نەفام لە چی سەرفێکە دوو لە ڕۆی مەجلسە لە ئارە خواردن و لە ڕەقس و لە فڵان و لە فڵان و لە شتی مایە پوچ کەسێکی وەک ئێوە پارەی بەدەست بە یەکەم شت تخوا فکری چیەکەیتەوە ئێستا بە هەر یەکێک لێەوە بڵێم کاکە ئەوە فکرکەوە سبەینێ 300 دەفتەرت بۆ دە یەکسەر فکری چیەکەیتەوە تخوا وەڵی مزگەوتێک دروستکەم وایە نە بەخوای مزگەوتێ دروستکەم بەخوای مەکتەبێ دروستکەم ئەوە یەکەم بەرنامەیە هی مسلمان ئەوەی ترە لێ بەخوای یەکەم ڕەقسخانە دروستکەم پارێ باشمە بواە سیارەیەکی فڵانم بکڕێەوە یەکسەم ڕەقسخانەم دروست کردایە و جێی تەرفیهیم بۆ گەنجەکان دروست کردایە بم کردایە بەوەی کەوا خەڵگەمۆی کچ و کورتێکەڵ بێ بەس مسلمان یەکەم شتێ لێ وەڵڵاهی مزگەوتێکم دروست کردایە دووەم چەند خۆش و بەخوای خانوویەکی باشم بۆ خۆم پێی سترە کرد بۆ خوشک و براکانشم یەکی خانوویەکەم بکرێن ها سەی مسلمان فکری چیەکە بەخوا دووسێ برادرم هەبوو ئای چەند بە وەفایە گە پارەم هەبوایە بەخوا ئیسە سیارەیەک و یەکم بۆ یەکڕی ئەوە وەفای مسلمانە دایمان
مسلمان پارە بەدەست مسلمانەوە بێ زۆر مهمە، زۆر فەرقەیە لەگە بەدەست کەسێکی جاهیل بێت. دەگەڕێمەوە سەر قسەکەی یاسر دۆسەری دەڵێ ئەو کاتە زانیم خوای گەورە منی چەند بەرز کردووە. ئەگە خوا سابتم کا لەسەر ئەمە دەڵێ ئەو کاتە زانیم خوا چ مەنزیلەیەکی بە من داوە. کابرایە ئامادەیە هەموو دنیاکەی بدا بە تۆ مجرد ئەوەندەیکەوە ئەو حیفظی قورئانە. بۆ حافظ قورئان بۆ ئەوەندە گرینگە، هەرچەندێمە لە بابەتەکەی خۆمان دەرچوین بەس ئەمەم پێ گرینگترە بەخوای. حافظ قورآن بۆ ئەوەنی کە ئێستا ئەو بەرنامەی ئێوە ڕۆن لەسەر ئینشاءالله هەموو بنە حافظ قورآن. بۆ حافظ قورآن ناوایە؟ حافظ قورآن خوای گەورە کە ئەو عیلمە ئەو قورآنەی پێداوە دائیمەن ترسی لەوە هەیە کە قورآنەکەی لەبیر بچێت. طبعا حەدیثێکەیە فەرمێ هەر کەسێ قورآنی لەبەر کرد ئەگەر بێت و لە بیری چوو فعل به كذا وكذا في النار ئەو های لێکرێگە قورآن ئەو حەدیثە هذا حەدیث الموضوع ئەو حەدیثە ئەسڵ و ئەساسی نییە. هەر کەسێک قورآن لەبەرکە و دوایی لە بیری بچێکرێتە ناو ئاگری دۆزەخ واوە زۆر کەس هەبووە ئەم حەدیثە کە موضوعە لە هەندێکیان منکەرە لە هەندێکیان موضوعە. ئەم حەدیثە وای کردووە زۆر کەس ویستێتی قورآن لەبەرکە دوای وتێتی کوڕە بابە من ئەوە زروفێک هات لە بیرم کرد خۆ من ئەچمە ناو ئاگرەوە بۆچی وەڵا هەر لەبەری ناکەم. بۆیە لەبەری کە لە بیرت چوو جارێتر محاولەکە لە چۆ کەوتی جارێکی تر هەستەوە لە چۆ لە بیرت کرد و جارێتر محاولەکەوە ئەو حەدیثە ئاگدار بن. يعني حديثك زور كسي صار كردوت لسر مسألة قرآن هتات وان قرآن لبركان حافظ قرآن بو منزلتي قوريه. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. أو هنيك قرآن خينا لرا خينري قرآن هروا حافظ قرآن. حافظ قرآن دائما ترسي شيء لبيري شيء أو همو أزيتم شيء شابو لبيري كم محاولة كي تو دورة كي تو ڕۆژانە هەیە 5 جزء مراجعاکاتەوە هەیە 3 جزء ما 5 جزءەکە عادەت وا بوو بڵێن کە بیدایە سەرەتا 5 جزءمانەخێن ڕۆژانی جمعەش وەکو ئیسراحەتێکمان لێ کرد بە هەفتەیەک مثلا بیدایەت بۆی کەەوە حیفڵەکەت بەقۆت بێ. دواییتر سەبر مەشاغلی حیاتوانە 4 جزء اینجا دوایی کەیتە 3 جزء بە دەڕۆژ ختمێکەکەی تۆ زانی ڕۆژی 3 جزء بخێنە بزانت چە حەسەنات و ئەجرێکی تێدایە دانیشی دوای نێژی سبەینێ دوای نێژی عەسر. ئەگەر ئەوەی جزئێک شەخێنێ ئێستاوەی کە حافظ قورآن بێ بە مانجێک کە دوایەوەی قورآنەکە زۆر زەبت کرد و زۆر وەکو بووە مەلەکە ڕۆژی جزئێکش بخێنی تۆ بزانە ئەو جزئە چەند هەزار حەسەناتی تێدایە ڕۆژی. ئەمە یەک. دوو حافظ قورآن دائیمەن ئەڵێم یعنی بابلیان غالیبەن کە بەرەو گوناح هەڕوا حافظ قورآن کوڕ بابە منەوە قورآنەی خوا لە سینگمایە کوڕ بابەوە کەی ئیشی منە کوڕ بەخوای ناڕۆم هەر لەگەڵ نەفسی خۆیان بێت ئەوە نەفسی ئەمارە لەگەڵ نەفسەکەی تر دەی دقەی چێگا خوا لێت خۆش بێ کوڕ بابە من سینگم پڕی لە قورآنە حافظ قورآن و کوڕ بابە چۆن شتی واکەم. جا فەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. تجارة الدنيا زۆر جار خەسارەت من دەبین وەنیا معاملەیەکە کەین سیقەمانە و بەکابرایە معاملەیەکە کەین لە جێیەکە سەرەکەین سعر دابەزێ زەرە دەکەین بەڵام خوای گەورە فەرمێت تیجارەتکردن لەگەڵ خوایە لەگەڵ قورئان خوێندنە يرجون تجارة لن تبور قەت ئەو تیجارەتمەندە ئەوەی کە ئەو تیجارەتە قەت خەسارەت بەن نابێ. دەبەرەوەی حەسەناتەکەت بۆ نووسرا حافظ قورئان خوێن بە شێوازێکی گشتی تەحەداکەم ئەوەی قورئان خوێن بێ قەت فەقیر نابێ. یەک قورئان خوێنم بۆ بێنە قورئان خوێنیەوە ناڵێم ئەوەی بڵین لە تەعزیە و مەعزیە و شتانە من باسی ئەوانە ناکەم یانێ قورئان خوێنە دەڵێم کە قورئانە خوێنێ بۆ خوای ڕۆژانە جوزئێکە خوێنێ دووە خوێنێ هەوڵەدا قەت فەقیر نیت. فەقیرەکەمە بەستم چییە؟ قەت لەو نەوعە نابی کە بەو نەوعە فەقیر بی بەڵام خوای گەورە قەناعەتێکت پێدا ئەو بەرەکەتی ئەو قورئانەیە. ئەفەرمێ وهذا كتاب أنزلناه مبارك كتاب مبارك أنزلناه. أم بركته لها مشتكى ويكوا قرآن بخينيه خواي جورا بركاتك كاتا عمري بركاتك كاتا باري بركاتك كاتا معلوم نالي سيركا أواني قرآن خين وحافظ قرآن وسيركا من الله كان يا خويا لسطا نوت أوتوماتيكي إصلاحا من شكباوك كأنا بيني دي شوانا خيني وارانا خيني خليق مشغولة بقرآن أمن الله تماشي أو دايكو باوكاكا أجد دايكو باوكي خريجي فيلم وأفلام ورقص ومقص وأنا بيوم من الله لسروا من واليها درجة إذا خوش إسلام أم برنامج إيوا نیوەی محازەرەکەمان بەوە ڕۆی بەس حەزم کرد ئەو بابەتە باسکەم. ئەم دانیشتەی ئێوە ئێستا کە لێرەن کە لێرەین هیوادارین خوای گەورە لەو نەوعەمان بکات کە دەرچوینە دەرەوە لە دەرگاکە یەکسەر خوا لێمان خۆش بێ. ئەوە یەک. دوو خۆشەویستان ئەو بەرنامەی قورئان خوێندنە قەت ڕۆژێک لە ڕۆژان مەیئوس نەبی نەڵێ وەڵڵاهی ئەخە من تەمەنەکەم تازە ڕۆی بە نسبەت قورئان و نە ئێستاش مەحاولەکە لە بیرت چوو جارێکی تر
خەمیەوەت نەبێ لە بیرت چوو جارێک تر قورئانەکە لەبەرکەوە. سعدی کوڕی ئەبی وەقاس یەک خاڵوانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. عامری کوڕی سعد حەدیثێکمان بۆ جێڕێتەوە فەرمێ سعدی باوکم نەخۆش بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم معاوەدەی کرد، هات سەردانی کە وەکو نەخۆشێک سەردانی کرد، فەرمووی یا رسول الله خۆتە زانی من کچێکم هەیە، تەنها کچێکم هەیە، ماڵ و مولکەکەم زۆرە. یا رسول الله من پێم باشە ئەم ماڵم هەمووی بکەمە سەدەقە بۆ خوا بۆ پێغەمبەر. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا، کولەکەی هەمووی نا. فەرمووی ئیذەن نصفه، لە حەدیثێکی ئیذەن شەطره، نیوەی دەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا زۆرە. فەرمووی یا رسول الله ثلثه، ئەیکەمە سێ بەشەوە ماڵەکەم، بەشێکی بۆ ئەوە کەم دانێم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الثلث والثلث كثير. ابن عثيمين دەڵێ کەوتی الثلث والثلث كثير پێی خۆش نەبوو، ثلثەکەشی پێی خۆش نەبوو، یعنی ماڵەکەت بکەی بە سێ بەش، بەشێک لە پێناوی خوا بکەیتە سەدەقە بۆ پاش خۆت. بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی باش بوو ڕوبع بێ، یعنی فەرمووی الثلث والثلث كثير، بیکەیتە سێ بەشەوە لە ئاخری سەرەمەرگە بەشێک بکەی بۆ خوا و پێغەمبەر بێ، پێم زۆرە. بۆیە لێت چاکتر وایە ڕوبع بێ، ڕوبعی ماڵەکەت بکەی. بۆ سەبەبەکەی چییە؟ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم إنك إن تذر ورثتك أغنياء خير لك من أن تتركهم فقراء عالة يتكففون الناس. رواه البخاري، حديث قال البخارياته. بيغمص صلى الله عليه وسلم فرمي زاني بواكم علتكي بيوت علتي أوي بيوت كبو بيغمص صلى الله عليه وسلم معارضة للسروي همو مالكي بكابا خير من الله كاني بفقيري بجي. فرموي من الله كانت هاليرة دوري بارا أوي كواد الله مثلا كورا بيويز ناعك ودنيا باعر فقير بي وانية أو نعمتيك أخواي قولة داويتي بيت وأما بنعمة ربك فحدث. أفرمي بيغمص صلى الله عليه وسلم أو بارو مالو ملكا بۆ ماڵ و مناڵەکەت دانێ زیاترەکەی بۆ ئەوان دانێ، ئەوە خێرترە لەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان مناڵەکانت بێن لە دەرگای ئەم و ئەودەن عالەتەن یەتەکەفەفوون ئوعتوا ئەو منیعوا، یان ئەدرێ پێیان یان نادرێ. بزانە ئەوە لێرە زانایان دەڵێنەوە دەوری پارەیە. پارە زۆر گرینگە بۆ مەسەلەی داوە. مناڵەکانت دەوڵەمەند بن باشترە مناڵی مسلمان کە چاوی لە دەستی کەسێکی تر بێ. هەوڵ بدە بۆ دنیا. ڕاستە خوای وەفی السەماء رزقكم وما توعدون. أو آية زور جار بغلط إنسان وريقري وفي السماء رزقكم، رزقتان لعاصمان نسرة وما توعدون. أفرميه أو آية زور كسيه ليه رزقك أنا ويا هيج محاولة ناكا أو بوانية. إمام عمر كومالي چي بيني كدانشتون وتياري مانا تسين لبن ديواري مزقو دانشتونا وتيان والله مانا أوانا كا إيشو كار ناكن دلين ما توكل ما كردو بخواي جورا ولا بنو ديوارنا دانشتونا هو بن ديواري حقيقي بنا وكو يستني أوانا بن ديواري حقيقي بنا. الله إمام عمر فرموي من أنتم؟ إيوه تشين؟ وتيان نحن المتوكلون، إما واني توكل ما كردو بخواي جورا. إمام عمر وكابراوتي إمام عمر تي بياني بزانت سي قصة جوانا فرموي أنتم المواكلون ولستم المتوكلون. يو توكل لو نوعانين كتوكلتان بخواي إيوه دانشتونا بس خواردنتان بدرتي هصن دي زداري شي بدا صوبو دركي بدا صوبو يلا دي هصن همو يعني لادا بابا برو كار بك برو إيش بك بارا خوشويستان أوي كدليو في السماء رزقكم وما توعدون. دانش وخواي قوري بود ديني بشك لجزئيتك لحقيقيتي دايا تواوا آياتك أوا تأويدي كي بلا ما بيت شيب كي توكل بخوا اعقلها ثم توكل بروي بجولي توكل صابد كي امزا توكل بخواي جورب كي اوي كدله وفي السماء رزقكم وما توعدون. او ايما بو بكاري دينين كسيغا تهديد دي كل دينك والله يا قبروي هاد شوي مزقود كي والله اجر وابكي اجر نيش بكي لنا دائره ولا فلان والله رزقك تفرم او كاتب بكاري بابا وفي السماء رزقكم وما توتشيد من منعك الى برنامج خواي جورب. براستي زور جاريه سيركي والله أخذ سيب كم بخواي رزقك كما جوانا كم بخواي رزقك كما بريه كابرا كاك رزق بدس وني أو آيات اللي ويا بكاري دينين بلان بارا بدس مسلمان بالزور باشترا دويك بدس إنسان كي جاهل بيو نفهم بيه. أفرميت سيب يا غم صلى الله عليه وسلم وبكينا كوتاي سو دائما محاضرات تلقي إنسان ما حتى لا علمي نفسي تدريسيش لأن تلقي إنسان لبيس دقة بو بس بينز دقة لباش بيس بينز دقة يتر بخوي تسيت عالمي خيالاته خيالات يتركها. الله لكوتايا بيغمص صلى الله عليه وسلم فرمي لا حسد إلا في اثنتين. حسد معناه غيبة معناه حسد تمني زوال النعمة.
مەسەن کەسێک سیارێکی جوانی پێیە ئەوە حەسەدەوەیە مەمنوعە ئەوە دروست نییە ئەوەیان حرامە حەسەد چییە ئەڵێم سێ و سیارەیە خۆزگە و سیارەی نەبووایە هەر وەک من بواە سیارێکی شەڕۆکەی هەبواە وەک من کو دەبێەوە سیارێکی باشە بێ ئەوە دروست نییە ئەوە پێی دەوترێ الحەسەد ئەوە نابێ لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم لا حەسەد فی اثنتين يعني الغیبطة غیبطە چیە ئەو برایە سیارەی جوانی هەیە قورئانی هەموو لەبەرە ئەلێم الحەمدولله ما شاء الله لێبێ سیارەکەی زۆر جوانە قورئانێکی زۆر جوانی لەبەرە زۆر ضەبطی کردووە خوایە چەند خۆش و منش ئەوها بم یا ڕەبی خوایە داوات لێکم سیارەی جوان وەکو ئەو بدەیت تێگە خێری تێدایە قورئانێکم پێ بدەی وەکو ئەو خێ ئەوە پێڵێن غیبطە غیبطە چییە پێت خۆش نییە خوا لەو بسەنێتەوە بەڵام پێت خۆشە تۆش وەک ئەوت هەبێ ئەگەر چی بێ ئەگە خێری تێدایە بۆ تۆ طبعا پارە و ماڵ و ملکش هەندێک جار کە ئینسان داوایە کە دایمەن دوعا بکە خوایە ئیمانم لە دەست نەدەم ئەگەر پارەت دامێ خوایە ئیمانم لە دەست نەدەم خوایە بەرنامەی تۆ لەبیر نەکەم زۆر خەتەرە کوڕێکە بوو لە هەولێر ناوەکەی ناڵێم میسەلەوانەیە ئەوە بێت مەسەلەن دوای خەڵکێکی تر گوێی لێ بێتەوە زۆر متەمەکین بوو بدایەت زۆر فەقیر بوو لە مزگەوتی حاجی سلێمان قەسابە بوو لە ئیسکان من ئەلێ ئیمام بووم هەلای مەغفەری شورتە ئیسکان ئەلێ مزگەوتێکی گچکەیە لەسەر جادەکە بۆ کەوتە بەر جادە خۆی مزگەوتەکە کەم و دوای کەوتە بەر جادە نیوەشیمان لێ ڕۆی ئەوەن چۆکەیما ئەو مزگەوتە کوڕێکە بوو لەوێ وەزعی زۆر باش نەبوو دوای خوای گەورە دایە الحەمدولله خوای گەورە دایە خەریکی ئاڵوگۆری دراوشتی وا بوو نەعزەم بازار بەرزەوە بوو نزمەوە بوو یەک سەفقەیەکی بۆ هات ڕۆژێک ڕۆژان بینیت وتم باشی وەحواڵەتی وەڵڵا مامۆستا زۆر باشم الحەمدولله وتی مامۆستا لەو خوایە بە زیاد یەک هەڵکەوتم بۆ هات وتم چی بوو باسی گریسە نایەتەوە بیرم بەخوای نازەم عەقارات بوو چی بوو وەالحاصل بە یەک جار شتێکی زۆر زەخمی بۆ هات ماشەڵڵا ئیتر نەمبینیوە کابرا سەبر هات شوی مزگەوتی نەکرد نەمبینیوە هەتا من لەو مزگەوتە نەمام و ئەم لاولە لەگەڵ جەنابی دکتۆر عەبدوڵڵا لە مزگەوتی ئیمامی عەلی بووین پاشی فترێکی تر بینیمەوە دوو سێ ساڵێکی پێچوانە وەزع چۆنە و ئیستا وڵە الحەمدولله وتم پارەکانت ئاگادار بە خوای گەورەت لە بیر نەچێ کاکە تۆ بە بیرت دێمە لە مزگەوتەمان خێن ئاگادار بە وتی مامۆستا نەوەڵا وتم بۆ خوا بۆت زیاد کە الحەمدولله تۆ ئینسانێکی چاکی پارە هەر بەدەست تۆ بێ خوا بۆت زیاد کە قسەکەم لەوە هات وتی وەڵڵا مامۆستا وتی بەو خوایە قەدە و دوعایان بۆ مەکە وتم بۆ بەخوای وتی مامۆستا خوای گەورە بینیت ئێمە لە مزگەوتی حاجی سلێمان قەساب چۆن بووین وتم دەمان خوێندوانە وتی وەڵڵی دوای ئەوە خوای گەورە پارەی دامێ هە بە بیرت دەیەکتری مابینیتما دوای ئەوتی بەخوای مامۆستا ڕۆژی ئەگەر نێژێکم کردایە بەخوای وتی هەندێک جا هەر جەمعمە کرد نێژەکان کو جەمعتەکرد وتی وەڵڵی هەندێکم جەمع کرد بەخوای هەندێکی عیشا بوو تاقەتم نەبوو بەر حاسیبە و ماسیبە ئەوە نە زۆر بوو پارەکان لێکمەدایەوە دەنووسم خوا ئاگادارە ئەوەی بە منوت وتی توخوا جارێتر مامۆستا دوعای پارەم بۆ مەکە دوعام بۆ بکە خوای گەورە بمگەڕێنێتەوە سەردەمی فەقیرەکە چەند خۆش بوو دانیشت بووین ئەوجا ئەوە مەسەلەی پارە بێ دایمەن دوعا بکەی خوایە پارەم بدەیتێ خێری پێوە بێ اللهم اجعلني غنيا واجعلني معها منفقا في سبيلك وام لي بكي انفاقي لسر بكم ولا تجعلني بها بخيلا شحيحا وام لي نكي لو نوعيك بخيل بمو شحيح بمو انا طبعا تشيروك يكي زور جار باس كري باس يودا كري صحابي قوايا پارەی هەبووە و دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ناردیەتی پارەیەکی دوعای بۆ کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووەتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم یا رسول الله دوعام بۆ بکە دەوڵەمەند بووم و ئەنجا دوایی دەوڵەمەند بوو دینی لە بیر چوو نازام چی لە بیر چوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو حادیثەیە ئەسڵ و ئەساسی نییە هذا حديث الموضوع یەک سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو نەوعە نەبووە زۆر جار لە خوتبەکان باس دەکرێ سەحابەی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم یا رسول الله دوعام بۆ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتی لێ کرد هاتەوە دوعام بۆ بکە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوایە کاکە بۆ تۆ خراپە دوعات بۆ بکەم ناقەینا یا رسول الله دوعام بۆ بکە من حەزم لە مەڕ و ماڵاتە دەرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕووی کردە قیبلە و دوعای بۆ کرد و خوای گەورە و مەڕ و ماڵاتێکی زۆری دایە جوابیان بۆ ناروتیان وەرە زەکات بدە وتی نادەم ما هذه إلا أخت الجزية والله ما أقول جزية ويا خو من نصراني نيم جزية مليسان خو من جولكانيم دي تاب يا غمص صلى الله عليه وسلم فرمي اللهم أهلك ملكه خويا ملكك بهلاكت بري جورك هات فعشان هم جورجات شيء أم هم معلوم من الله إخوان جورك هات وعاصفة لي ده سينما أما كريت بالي صحابي شي يا غمص صلى الله عليه وسلم كأصل أساسية صحابي يا غمص صلى الله عليه وسلم حاشا لوان كوابو بيتنا أم قصة يا هذا خاب دروس كراو حديث الموضوع خوش يستان أفرمي غیبتا لە دوو شتایە ئەفەرمێ غیبتا دروستە تەمەنی بکەی کەسێک شتێکی وەک ئەو بێ لا حەسەدە ئیلا فی اثنتین بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی دوانی پێکەوە ڕەبت کردووە ئەفەرمێ
کەسێک خوای گەورە ماڵ و مولکێکی زۆری داوە پێی ئەی بەخشێ لە پێناوی خوا ئەوە منزیلەکەی زای چەند گەورەیە جار وایە تۆ ڕۆی معاناتێ لەسەر کەسێک لادەی لەسەر برایەک معاناتێک لادەی دوعایەکت بۆ کا لە پەنهانی یا ڕەبی خوایە جەزای خێری بدەیتەوە زانی ئەو خوا چەند بەرز دەکاتەوە دووەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ورجل آتاه الله قرآنا يتلوه آناء الليل وأطراف النار بشو بروش قرآنك دوركاته فرمي أم دوانا أتوانا إنسان غيب طيب يعني لنا همشتي الدنيا بيغمص صلى الله عليه وسلم دوشتي خركردوته يا كم يام باريك أو يك فرمي نعم المال الصالح للرجل الصالح پارە بەدەست ئینسانی چاک بێەوەی کەمە بەستمانە لێرە هەوڵ دەخۆت دەوڵەمەند کە بجولێەوە سعی بکە بەڵام لەسەر حسابی دینەکەت نەبێت دایمەن دوعاش بکە بڵێ خوایە دەوڵەمەندم کە یەگە و دەوڵەمەنیە بۆ من بەسوودە ئەگە بەسوود نەبێ خوددایە نامەوێ دووەم شیان هەوڵدان بۆ قورئان ئەو دوانەی پێکەوە ڕەبت کردووە خوێندنی قورئان لەگەڵ ئەوە ئەفەرمێ لە کۆتاییە آخر حەدیث ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کەوا زور قرآن بخين ماهر بي بقرآن مع السفرة الكرام أولا قام ملائكة للرجي قيامتها حشر كري للرجي قيامتها حديثة قال صحيح ما مسلمات واقرأ وارتقي ورتل فإن منزلتك عند آخر آية تبلغها هندي لزانيان دلين وخاصة بو حافظي قرآن ليه بيتلين ولا تسانية كلا برب خينا دس بيدك الحمد لله رب العالمين الرحمن برو سركوا هنقاوة نيتو قرآن خيني لا تشور راوستاي فإن منزلتك عند آخر آية لا لي والله إخوة توا هر سورة بقرة من البرو دلين ده توا ومنزلتك تا أو يترى خيني برو بهر بلاد برزبيته وهتا جيت في غنبران وأنبياء زابوي يخش فيستان راموستن كام ويا لو تمنا راموستن لحفظ القرآن والله أو حفظ القرآن خواي جورا بي بخشي بيه بو خواي بيه بركة كان هستكي لا مشتكي جيانتها أو قرآن أو حمايتك أو قرآن لقل طابع لا بيشر لا باشر لا سر ولا هم جيك حمايتك هولدن أجر هر هموشي لبرنك نيوي شي لمنك كل ثلثي هل هيك لمنك سورة بقرة لبركة هيك لمنك جزء عمو تبارك لبركة بوي كوا أو حديث لسر التطبيق نبي من ليس في جوفه شيء من القرآن كالبيت الخرب أفرمي بيغمبر صلى الله عليه وسلم لسينجيا هيك تيك أنا بلسيني هيك حفظك القرآن تيانا كالبيت الخرب وكو كلاوي جوايا كلاوي خلق ترسيب سيتناوي بلام خانوي خوش وريك وبيج إنسان حزي ليه بسيتناوي خواي جورا لهم لا يكتان قبولك من زور صفاسية واكم والله من حفش مناقر قصة كم حزمك والله مستمع وما يقول تابيق لخزمتي وألي يدانش تمايا استا علي إنسان دواي تسلوبين صالوانا يترحزناك زور قصبك حزك بس مستمع بيه بيش ترحزك بس كجيشتي تو تمنانا زاني سن زور قصبك أو نبر برسبي لقصة كانت هموي لقيامتها هموي حساب اللي قال أكلي ولا أم قصيد كل أم تواو وأم لواني تواو نبي ما مبالغتي أكل هموي قصة كان حساب كتاب اللي سركلي بس هوي كوا وسكت به ضلي إذا كان الكلام من فضة فالسكوت من الذهب قصة كردن زور لزيو به قصة نكردن جو قرتن زور أو لزيرة خواي جورش الله دو جو يداو بمروفا كان بوي زور جو بقرن يقدم يداو بي بوي كم تر إنسان أو بكا خواي جوره مولا يكتان موفقك سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته